ئەم بەردە نرخەکەی 250 تا 300 دۆلارە بەردی ئاسایی نیە بەردی گزۆزە جا ئەگەر ئۆتۆمبیل گزۆزەکەی ئەم بەردەی تێدا نەبێت وا دەکاکەوە چێشی خۆش نەبێت هەروەکو شۆفێرەکان دەڵێن خێرا ناڕوا لە ڕێگا و هەروەها کێشەی دووکەڵیشی دەبێت ئەمەش وا دەکات بەڕێبەرایەتی هاتوچۆ و دەستەی ژینگە سزای بدەن زانیاری زیاتر سەبارەت بەم بەردا لە وەستا محەممەد وەردەگرین وەستا محەممەد ئەگەر فەرموویتە ئێرە سوپاست دەکەم باسی ئەوم بۆ بکە ئەم بەردە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕۆشتنی ئۆتۆمبیل سەرەتا بەخێر بێن ئەو بەردا دەوری زۆرە خاستن لە بنزین خواردن لۆ چێش کەم دەبیتن بنزین زیاتر دەخوا ژینگەی پیس دەکاتن هەم دووکەری سیارش کەم دەکاتەوە مەقسەد ئەگە بنزینەکە خراپبی ئەو بەردە سۆر دەبیتەوە چەوراتی بنزین و هەموو شتشی نایالیتن بەر ئەم بەردە پێشتر نرخی چەند بوو ئێستا چەندە پێشتر مەقسەد لۆ نمونە نیسانە شوشی ئالتیما سنترایی هەتا 5.5 دەکرد پێ زۆر قەونی هوردمان دەکرد دەرماندەهینە مەقسەد ئەگەر کابرا بیفرۆشبایان تێکچوبیان بەدەمان کڕیەوە هەتا 500 دلار 550 دلار دەگرێت بەس ئێستا پارێکی وهە لە ناکە ئێستا بەردەگە دەربینی ئەگە 100 دلاریش ناکە بەس ئێستا لۆ بەستانی ئێستا هیچمان مەقسەد لە دووبەی دێتن سیارەی بڕاوە دەوری دووەرە قەونی تا سێ وەرەقەیە سیاری مۆدیل نوێ مەقسەد مۆدیل کەونی هەرزانترە ئەو سعرانەش هەیە باشە وەستا محەممەد باسی ئەوەت کرد پێشوەی دەست بە چاپێکەوتنەکە بکەین کە دووکەڵی زۆر دەکات گەر ئەم بەردە نەبێت تەمان دووکەری زۆر دەکات تاسیری لۆ سیاری زۆر مەقسەد گولپی عقلی پێدەبی ئیکۆد ئیش دەکە مەقسەد سیاری هەیە دەبل ئەکسلی ڕدەگری ئەوە کارەبای دەبل ئەکسلەکەی ڕای دەگریت گولپی عقلەکە کە پێ بوو تعدیل سرعت ئیش ناکە سیارە هەیە ئەوانە تەم ڕدەگریتن یعنی ئەگەر ئۆتۆمبیل لەو کێشانەی هەبوو یەکسەر نەچن بەگشتیت کە دانەچن لەوانەیە بەردی زۆزی بیتن ئێستا بەدی زۆر شتێکەکان مەقسەد سایغ نازانێتن سیاری چێش نامنێ کە لە دووبەی بەردە بیلادەکەی دەردێن سینەش دادنێن دێتی ئێرە کابرا ماوەک داژەڕاک زۆز دەگیرێت کە دەگیرێتن غاردە پلاک نۆزن فیتمە ئەوشتان دەکاتەوە بە ئیسفادەیە تەنها بەردە سینەکە دێتە خوارێ ئیخوارە دەگیرێنیتن سیارەکە چێشی نامینێتن ئەجا زۆر ئەو مشکلانە هەیە ئێستا مەسە کابرا هەیە دەرێت 200 دلار میدا سیارەکە بچانەوە کە هاتەکنەما تەماشاما کردێت زۆز گیرەیە بەردی سینیان لۆدانە سینەکە ئیخواری قەپات دەکاتن ئەو مشکلانە زۆری هەیە لە سناایی یعنی بنزینش زۆر دەخوا تەمان ئادیک و بنزین زۆر دەخۆ چێشی نامینە سیارەکە زۆر کەس دێنێ ئێرەکەەوە ئەم بەردە بفرۆشنەوە ینی هەبووە زۆر پێشتر هەبوو بەس ئێستا کەس نایە لێکاتەوە چکە بەخۆی بۆرسەی هەیە عالەمیە ئێستا بۆرسەکەی دابەزیێ پارەچوانە کەس دێ ناکاتەوە ئیلە کابرا بەردەکەی تێک چوبی ئەو جاگەر لیکاتەوە بەردەشکەی و دادنێتەوە هەیە لوی دادنێتەوە لوی دانانێتەوە.